لەناو ئەو بینایەدا کۆمەڵێک ژن هەن کە ترسێکی زۆریان هەیە. خێزانی ئەندامانی گروپی تیرۆریستی بۆکۆ حەرامن لە نایجیریا. بەڵام ئێستا ئەوان هەوڵی ئەوە دەدەن خۆیان لەو گروپە ڕادیکاڵە ئیسلامیە جیا بکەنەوە و درێژە بە ژیانی خۆیان بدەن. لێرەدا ئەوان فێری ئەوە دەبن کە چۆن پارەکۆ بکەنەوە و چۆن بە هاوکاری یەکتر کار بکەن. هاوسەری عایشە عەلی یەکێک بووە لە ئەندامانی بۆکۆ حەرام کە لەلایەن هێزەکانی ئاسایشی ئەو وڵاتە کوژراوە. لە دوای ئەوە ژیانی عایشە قورس بووە، بەڵام ئێستا هیوادارە بتوانێت ژیانی باش بکات. ئەو ڕاهێنانەی دەکرێم یارمەتی من و منداڵەکانم دەدات و ئەگەر بکرێت یارمەتیم بدەن لەوەی منداڵەکانم ببن بۆ قوتابخانە و کۆتایی بەبینەتەکانم بهێنرێت. هەروەک عایشە بەشێکی زۆری ئەو ژنانە زانیاریان نییە لەسەر تاوانی هاوسەرەکانیان و تێوەگلانیان لەگەڵ گروپی بۆکۆ حەرام. زۆربیان ئێستا بێوەژن و جێ هەڵدراون. خۆیان بژێوی ژیانیان دابین دەکەن لەگەڵ ئەوەشدا دەوروبەرەکەیان مەترسیان هەیە لەگەڵیاندا تێکەڵبن. خەڵق دەترسن لەبەر ئەوەی ئەوان ئەوە لێک دەدەنەوە هاوسەرەکەم چی بوو تەنانەت نایانوێت یارمەتیم بدەن. بۆ یارمەتیدانی ئەم ژنانە ڕێکخراوی The Future Pros Foundation نەک تەنها فێری کارکردنیان دەکەن بەڵکو قوتابخانەیەکشی بۆ منداڵەکانیان کردوتەوە. هەندێکیان خێزانەکانیان بە بەرچاوی خۆیان کوژراون. لە سەرەتای هەر وەرزێکی خوێندن هەوڵ دەدەین لەگەڵ منداڵەکان و دایکیان دابنیشین و باری دەرونیان ڕاستکەینەوە. قوتابخانە لەسەر متمانە و نهێنی کار دەکات. مامۆستاکان زانیاری ئەوە ئاشکرا ناکەن کە ئەم منداڵانە منداڵی ئەندامانی بۆکۆ حەرامن. گەڕانەوە بۆ سنتەری مەشق و ڕاهێنانی ئەو بێوەژنانەی هاوسەرەکانیان ئەندامانی بۆکۆ حەرام بوون، شان بەشانی ئەو ژنانە کار دەکەن کە هاوسەرەکانیان لەلایەن چەکدارانی ئەو گروپەوە کوژراون. بەڵام دانیشتنی ئەم ژنانە بەیەکەوە گرفتێک بوو. هەموو لایەک داوایان ئەوە بوو بەشداریان پێ بکرێت لە بەرنمەیەکی دەرونی و کۆمەڵایەتی تاوەکو بۆیان ڕوون بکرێتەوە چ ناخۆشیەکیان بەسەر هاتووە. بەمە دەتوانن تێکەڵ بە یەکتر بن. ئیتر دەڵێن ئەمە ڕووی داوە. بەو شێوەیە بووە و بەم شێوەیە دەتوانن لەگەڵ یەکتردا بن. ئەمە ئەو کەسە نییە کە ئێوەی کوشتووە، ئەمەش ئەو کەسە نییە کە کوژراوە. هەدیزە عەلی کە هاوسەرەکەی ئەندامێکی بۆکۆ حەرام بوو 4 ساڵ لەمەوبەر بە جەڵدەی دڵ مردووە. ئەنجامێکی باش دەبینێت دوای ماوەیەکی کورد لە بەشداریکردنی لەو ڕاهێنانە. لە ئێستادا من جانتا دروست دەکەم و 4 جانتا و 6 جزدانی پارەم لێ فرۆشتووە. ئیتر بەم شێوەیە کاتێکی زۆر بەڕێ دەکەین. ژنەکان هیوادارن ئەم هەنگاوە بچووکانە ببنە سەرەتایەک بۆ ژیانێکی نوێ بۆیان کە تیایدا دوور بکەونەوە لە تیرۆر و توودوتوژی و ژیانێکی ئارامیان هەبێت و بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن.